یعنی ئێستا تۆ لە سەرمایەکە فیشەگێکە تەقێنی هەوا کار لەو فیشەگاکە کورتیەکە بۆ هەدەفی خۆی ئەگەر جەو گەرما بێتن هەوا نەخێر فیشەگەکە ئاگاتە مەدای خۆی بەسراحەتی بۆ نمونە ئەگەر تۆ ئەو تفەنگەت بەدەست بێتن و لە شوێنێکا بیقە نازبی پێویستی بە مەجموعەیە بیکەیسی هەیە لە یەکەکەی خۆتە لەو فەوجەیە بتەوێ فیشەگێ لە سەرما بتەقێنی و خۆت دڵنیا نیت کە ئەم فیشەگە بگاتە ئەو شوۆنە ئەبێ دووسێ بیکەیسی لە پێشت تەقە بکە بەسەڵی ئەو هەوایی پێشت گەرمکە بۆی فیشەگەکەت هەدەفی خۆی لە ١٠٠ بمێنێتن جا لێرە تۆ سەدادەت هەیە ینی سورعەتی هەوا مەسافە هەناسی پرۆفشناڵ ئەبێ ئەوانە بگۆڕێتن ئەبێ بزانێت سورعەتی هەوا چەندێکە ڕەشەبایە چونکە ڕەشەبا و فیشەگەت هەر انحیرافەکە ئەگەر بە ملیمیش بێتن لەبەرەوە نابێ فیشەگەت انحیرافکە بێ هەدەفەکەت مەزبوط بێ وەکو پێتە متخەناس لەسەر یەک فیشەگ ڕاوەستێکە بیتەقێنی ئەبێ هەدەفی خۆت بێنیتن دووەم فیشەگ ڕەنگ بێ ئەو هەدەفە خۆی بشارێتەوە کە لی نەدەیتر کۆتایی پێدە ناتوانانی بیدۆزیتەوە